سڵاتان لێبێت لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا لەگەڵ هونەرمەندێکی میلی کە هاتووە بۆ ئاهەنگێکی کوردی نەورۆز کە بڕیارە بەیانی ساز بکرێ. ئەویش هونەرمەند بەرهەمی شەمامیە. سڵاوت لێبێ بەخێر بێ. سڵاو لە تۆش کاکاڵ گورجان، سڵاو لە ئێوە خۆشەویستان. سپاس. بەبوونی چیوە هاتی بۆ بەرلین؟ دیارە بەبوونەی ئاهەنگی نەتەوەی نەورۆز بینە ئیشەڵا پێکەوە ئاهەنگی نەورۆزە ژێڕین و لە خزمەتان نابم. باش. بەرهەمی شەمامی ئێستا لە ئەوروپا ئەژێ یان لە کوردستانە؟ بەڵە لە ئێستادا من لە وڵاتی بەریتانیا ئاژیم. وازت لە هونەرەکەت نەهێناوە لەگەڵ گەیشتنت بە ئەوروپا؟ وازم لە هونەر نەهێناوە، بەڵام بەڕاستی سەرقاڵی ژیانێکی نوێ بووم لە ئەوروپا و ئیتر ئیشەڵا لەمە بەدواوە گەر سەرقاڵی کاری هونەری بین زیاتر. باشە، هونەرمەندان ژیانێک لە کوردستان خۆشە. تۆ بۆ بەجێت هێشت؟ پرسیارەکەت جوانە، بەڵامیدی خۆ دەزانی ئەمە کوردی شەمی شەبل بەشی ئاوارەی و هەڵدێر و غەریبی نشینی و ئەو شتانە بۆ منیش هەر بەشێکم لەو کورد دەستەم دیدە دیارە. زۆرێک لە گەنجەکان، زگورتیەکان، هەرزەکارەکان حەزیان بە دەنگی بەرهەم شەمامی بوو ساڵان ئەمبینی. ئێستاش ئەو زمرەت هەرماوە؟ من ڕاستی ئێستا کەمتر کار ئەەکەم و لێرەوە چاوی هەموو هەوادارانی ژماچەکەم لە هەر شوێنێک بتوانم لە خزمەتیان نابم و ئەوان ببینمەوە و ئەوان من ببینەوە دڵنیام هەر هەمان ئەسمان بۆ یەکتر هەیە. چاوی منن. ئەوروپا سروشتێکی جوانی هەیە، ڕووبارەکان جوانن، دار و دارستان و غاباتەکان، کەنار ئاوەکان. بەنیاز نیت شتێکی جوان بە هەوادارانت لە داهاتووە بگەێنی؟ ئەگەر خوای گەورە بە قسمەتی بکات ئیشەڵڵا. باشە. ئێستا ئێمە لەدەم ئەم ڕووبارەدا ڕاوەستاوین. ئەمە ڕووبارێکی بەرلینە و خەڵکێکی زۆر لێرە دانیشتوون جۆ لە گۆرانیەکی ئەزنەبیەگرن. پێمان خۆشە تۆش شتێکمان پێشکەش بکەی ئەگەر هەبێ بە تایبەتی لەسەر تاراوگە و غەریبی و دوور وڵاتی. وەڵا ئەگەر شیاو بێ لێرە وەرانی بڵم بە چاوان نازانم. خۆشحاڵە بین. چاوی منن. هەرچەندی غەریب و ماندوم ئەو جوانە دڵی فڕاندوم، چاوی لە چاوی چەقاندوم، عەقڵ و هۆشی لێ ئاستاندوم، دوعام بۆ بکەن زوو بێمەوە بە غەریبی ناتوێمەوە، دوعام بۆ بکەن زوو بێمەوە بە غەریبی ناتوێمەوە. غەریبی جێیفتی خارە نیشانەی قەومی هۆشیارە، غەریبی جێیفتی خارە نیشانەی قەومی هۆشیارە، دادە پیغانە هاوارە لە دەستی زۆڵمی زۆردارە، لە غەریبی دەتوێمەوە دوعام بۆ بکەن زوو بێمەوە، شار بە شار هەر دەخولێمەوە لە غەریبی دەتوێمەوە، پۆڵا بێم دەچەمێمەوە دوعام بۆ بکەن زوو بێمەوە، دوعام بۆ بکەن زوو بێمەوە. یەک دوو ئەوروپیش لێرەوە تێپەڕین و چۆن بڵێت سوکەشاییەکیان کرد لاوانەشە لە گۆرانەکە نەگەن، بەڵام هەر دەزانن کە شتێکی جوان و ئەمە بەرهەمی شەمامیە لە یەکێک لە شەقامەکانی بەرلینە دەسریکێنێ. کاک بەرهەم گیان، ئەمڕۆ طبعا نەورۆزی 2025 بەیانیش ئاهەنگی نەورۆز سازەکرێ و دەنگە زوڵاڵەکەی بەرهەمی شەمامی لە بەرلین پێشواسی لە گوردەکانەکە. من شتێکترم نەما ئەگەر خۆت شتێکت بێ بیڵێ بۆ هەواداران و کوردانی ئەوروپا و ئەڵمانیا. سپاس بۆ کاتێک کە جەنابەت بێمەت بەخشیوە. منی سڵاو و ڕێزم بۆ هەموو کوردانی تاراوگە و لە ئێستاوە جەژنینەتەوەی نەورۆز لە هەموو لایەک پیرۆزەکەم و بەیانیژی ئیشەڵڵا هیوادارم بتوانم کەمێک ببمە مای دڵخۆشی و لە دژی دوژمنانی کورد پێکەوە نەورۆزێکی خۆش و شادی بژێڕین ئیشەڵڵا. نەورۆزتان پیرۆز بێت و لە خۆشی شادیا بن و سپاس بۆ هونەرمەندی میلی بەرهەمی شەمامی.